کەواتە نەبێ بنێرانی شاکرێت بۆچی موچە دوا دەکەوێت بۆچی موچەی مانگی دوو هەر دابەش نەکراوە ئەوە لە ساتی دابشکردنی لە وادی دابشکردنی موچەی مانگی سێ نزیکە بینەوە بەڵام موچەی مانگی دوو دابەش نەکراوە و موچەی خانەنشینی بۆ مانگی یەک دابەش نەکراوە پارە بۆ لە بانکەکاندا نییە پارەی داهاتچی لێ هاتووە و پارەی نەوت بۆ ناگەڕێتەوە لە کاتێکدا کە ڕۆژانە نرخی نەوت بەردەوامە لە بەرزبوونەوە ئەمانە پرسیاری هاوڵاتیانی هەرێمی کوردستانن لە ئێستادا کە تا دێت نرخەکان نرخی کاڵا و شتومەک و پێداویستیەکان لەسەر هاوڵاتیان تا دێت بەرزتر دەبێتەوە بەڵام موچە دابەش ناکرێت ئەگەر نرخی بنزین بنمونە وەربگرین نرخی لیترێک بنزین بنمونە لەگەڵ پار ئەم کاتەدا دوو هێندە نرخەکەی بەرز بۆتەوە گفتوگوی ئەم پرسانە دەکەین لەگەڵ بەڕێز عەلی ئەحمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە کاک عەلی سڵاوت دەبێ ئەم کاتت باش موچە بۆچی دابەش ناکرێت پارەی نەوت بۆ ناگەڕێتەوە پارەی داهاتچی لێ هاتووە سڵاوی خۆی گەورەتان لێبێ سڵاو بۆ بینەرانی شارپرێس دیارە چەند هۆکارێکن لە پشتی موچەوە یەکەمیان دۆسیەی نەوتە دووەمیان داهاتی ناوخۆیە پاشان تەعاملە لەگەڵ طبعا لە دۆسیەی نەوتە مانگانە لە مانگی هەشتەوە حوتەوە بۆ ئێستا نرخی نەوتەر چەند بوو بێ $80 $85 $96 چەند بوو بێ تامانجی دوو هەر $350 ملیۆن ئەم $350 ملیۆن کە کاتە 512 ملیارد دینار بە قسەی خۆیان 200 ملیارد معاشی مانگی یەکیان پێتەوە معاشی مانگی یەکیان پێتەوە واتە ئەمێنێتەوە نزیکەی 312 ملیارد بۆ داهاتی ناوخۆ نە هەولێر نە سلێمانی تام ساتەی من گفتوگۆکەم لەگەڵتانە بۆ مانگی دوو هیچ بڕەپارێک نەگەڕاوە تەنانەت نەگەڕاوەتەوە سلێمانی ئەڵێمە داهاتمان بەڵکو موچەی نەگەڕاوەتەوە ئەوە نییە لە هەولێرەوە بۆ سلێمانی داهاتی سلێمانیە لە سلێمانی خۆیەتی بەڵام لە سلێمانی بدرێ بە موچەی کارمەندەکان یا بدرێ بە دەرمان یا بدرێ بە پاکەرەوە ئەڵێ ئێمە موچەی مانگی یەک هێشتا بەشێکی خانەنشین نەدراوە و ئاسایش کە نزیکەی 25 ملیار عەجزیانە بوو تا بۆ تەواوکردن واتە هێشتا وەڵە من قەزانیمە واتە تۆ داهاتی ناوخۆ نەخرێتە خزمەتی موچە و لە نەوتیش 350 ملیۆن دلار بگەڕێتەوە بێگومان ناتوانرێت بۆیە تاوەکو مراجعەیەکی جددی بە داهاتی نەوتان نەکرێت وەکوتمێن بە لە ساڵ چلوویەکەکەی سەرۆکی حکومەت ڕازیم کە بگەڕێتەوە کە نەگەڕاتەوە لە سەڵاچینە و داهاتی ناوخۆش ئەگەر نیوەی مانگی نیوەی پار ساڵە وەختانە بێت یعنی مەبەستم چییە پار مانگی دوو داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە بەس بۆ تەمویلی موچە نەک بۆ خەرجی وەزارەتوانە 374 ملیار ئێستا ئەگەر 200 ملیار بێ لە بەرمیلێ نەوتیش $36 بگەڕێتەوە تا ڕادێکی زۆر کێشەی موچە چارەسەر بێت تۆ معقول نییە لە نەوت $36 نەگەڕێتەوە داهاتی ناوخۆ نیوەی مانگی پێشوو نەبێت ئەمە جگە لە شکست هیچ شتێکی تر نییە بەڵێ کاک عەلی موچەی سلێمانی باز لەوە دەکەی کە دوا دەکەوێت و موچەی خانەنشینی بۆ مانگی یەک لە شاری سلێمانی نەدراوە ئەی داهات چی لێت کە پارە لە بانکەکانە نییە هیچ بڕەپارێک لە بانکان نەماوە بەقوربان عملیەکە بەم شێوەی خواردەوەی کە بۆت باسەکە پارەی نەوت کە ئەگەڕێتەوە بۆ نمونە $350 ملیۆن کە باسکەن 512 ئەمە دابەشەکرێ بەسەر هەولێر و سلێمانی دووەکە 43 بە 50 43 بۆ سلێمانی 50 ئەمێنێتەوە تەواوکاری موچە واتە دوای نەوت ئەمێنێتەوە و پارەی پێویستە موچەی پێتەواو کرێت هەر ئیدارەیەک هەر مەنتیقەیەکە بێت لە داهاتی خۆی واتە سلێمانیە بێت لە داهاتی خۆی موچە تەواو بکات هەولێر و دۆچ لە داهاتی دواتر سلێمانیە بێت لە داهاتی خۆی خۆڵ و خاشا کۆ بکاتەوە هەولێر و دۆچ لە داهاتی خۆی سلێمانیە بێت لە داهاتی خۆی دەرمان بکرێ هەولێر و دۆچ لە داهاتی خۆی سلێمانیە بێت لە داهاتی خۆی نەستەی دەوائیر و هێزەکانی هەفتا و دژە تیرۆر و خەرجەکانیان و چیچی دابین کە هەولێر و دۆکیش لە داهاتی خۆی واتە دوو ئیدارە لە سلێمانی هەم خەلەل بووە هەمومان نزانین خەڵکەجا لە کێشەکە لە کۆکردنەوەی داهات بێت لە دەست بەسەراگرتن هەرچییە نەتوانراوەەوە ئەمە بەشێکی سەرەکی گرفتەکەی بەشێکی تری ئەوەیە ئەم دوو ئیدارەیە بەڵێ من ئێستا شەڵێم حالیان من و تۆ گفتوگۆکەی لە باشمان قاچاقی مەسەن ئەمڕۆ من و تۆ ماخر جار کەپەک لە یەکی سێوە قەدەخە کراوە پێشتر بە گۆمرگ بە 890,000 هات
ئێساڵێن لە باشما خۆتان داخڵەکەی بە 55 بەڵام سەرباری ئەم قاچاقی و گەندەڵی هەیە نادادیەکی گەورەیە هێشتا داهاتی سلێمانی بەراوردی بە هەولێر و دووە کەمترە چۆن برایم خەلیل بەراورد ناکرێت بە باشما هەموو کاڵای بازرگانی تورکیا ئەوروپا بۆ هەموو عێراق شتێک بۆ کوسانتەنیا بە برایم خەلیلات بەڵام چەند مەرزێ عێراق لەگەڵ ئێران زۆر دوو بەس لە هەولێر 12,000 کۆمپانیا هەیە باشدا لە سلێمانی 6,000 کۆمپانیا بەشی هەرە زۆری پێ ئیش بووە تەواو چ کۆمپانیا ئەوانەشی ئیشیانەیە باشنان بۆیە بەراوردکردەکەش بەراوردێکی هەڵەیە لە پاڵ ئەوەشە دوو هۆکارەیە بۆ سلێمانی یەک حکومت حەقینیە بە سلێمانی و ئەمە ئابلوقەی یەکەم ئابلوقەی دووەم ئیدارەدانی سلێمانی و گەندەڵیانەیەکە لەوێ بەڵێ کاک عەلی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە وتارەکەیە باسی لەوەی کرد کە لە 41 داهاتی نەوت ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم ئەوانش بۆ موچە بەکاری هێنەوە بێتەن وایە لە 41 بگەڕێتەوە بەشی دابشکردنی موچە ناکات من بە دوو منطق جوابی ئەدەمەوە بە دوو منطق جگەلەوەی لە 43 بۆ شەریکات تاوانە لە 41 ماوانەوەی داهات تاوانە بەڵام بە لە 41 مانجی دوو ئێمە نەوتی کەرکووکمان هەیە 100,000 بەرمیل نەوتی کەرکووک هەیە بە بۆری کوردستانە واتە تێکەڵی نەوتی کوردستانە بێ بەم بۆریە لە بەندەری جێهان جاگرێت و عێراق بۆ خۆی فرۆش ئەوان نەوتەکان بە $6 فرۆشتووە باشە گریمان ئێمە بە قسەی بەرپرسانی حکوومەت لەم ئەخیران $7 کەمتر تۆ بڵێ $9 کەم ئەکاتە 47 هەموو ڕۆژێ 444,000 بەرمیل نەوت فرۆشتەوە کەڕەتی $7 کە دوای $7 لە 140 دەرکە ئەو جاکەڕەتی ڕۆژەکانی ساڵیکە نزیکەی $100 ملیۆن زیاتر ئەبێنێتەوە لەو 350 کە سەرۆکی حکوومەت ئەمە فاکتیە فاکتی دووەم کە نە میدیا نە سیاسیەکان لەبەر هەر هۆکارێک بێ باسی ناکەنەوەیە ئێمە 175,000 بەرمیل نەوتمانەیە نەوتی خوورمەڵێ ئەمە لە 143 بۆ شەریکات ناڕوان بەرەو هیچ شەریکێکی ئەجنەبی لێ نییە جۆگەیەکی حازری عێراق بووە ڕاستە لە سنووری هەرێمی کوردستانە لە 2007 لە خوورمەڵە هەرێمی کوردستان دەستی بەسەر ئاگرتووە یعنی بۆ بەخاوەنی کۆمپانیای کار لەوێ تەنیا ئیدارەیەدا و ڕێکی خستوەتەوە ئەو نییە بڵێ گەڕان و پشکنین و ئەو مەسروفە زۆرانی کە شەریکات وستێت کولفەی بەرمیلێ نەوت لە کەرکووک هەمان ئیدارەدانی ئێرەیە $4 گریمانەوەی ئێمە $8 کرێی بەرمیلێ نەوت لە کەرکووکەوە بە هەمان بۆری ئێمە ئەڕوا $1.20 گریمانی ئێمە $8 ها زۆر حسێبە وە گریمان $10 لە کەمترەی فرۆشین لە کەرکووک ئەمێنێتەوە چەند $70 هەر بەرمیل هەر ئەم 175,000 ئەکاتە $367 ملیۆن جگە لە هەموو کێڵگەکانی تر گریمان سپێ یەکۆی داهاتی نەوت $350 ملیۆن بەڵێ کاک عەلی ئاشتی هەورامی وەزیری پێشووتری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم باسی لەوەی کرد ئەگەر نەوت بگاتە $200 ئەم دۆخە هەر بەردەوامە بێت بەم جۆرە موچەدا بەشەکرێت پێتان وایە نەوت بگاتە چەند حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەنها یەک مانگیش دەتوانێت لە کاتی خۆیان موچەدا بەشکات بەداخەوە ئیعلامی کوردی مجرمێکی وەکو ئاشتی هەورامی خەریکە کاتە فریشتاڵی ئەو ڕاستی ئەمە ئەو ڕشتی طبعا لەگەڵ حکوومەت هەموویە ئاشتی هەورامی وان ناڵێ کە نەوت بگاتە $100 ئەمە حاڵمان بێ هەروایە ئاشتی هەورامی مەبەستی ئەوە نییە نەوت خراپە لە $100 $30 بێنێتەوە مەبەستی ئەوە نییە مەبەستی ئەوەیە کە موچە ئەگەر هەر ئاوا زۆر بێت ئەو کاتە نزیکەی 830 ملیار شەدابوو واتە ئەو پێی وایە خەتاکە لە نەوتەکان نییە کە لە $100 بۆ نمونە $30 بمێنێتەوە ئەوەی وە پێی وان نییە پێی وایە خەتاکە لە موچایە موچەی خەڵک زۆرە تێگەی ئاشتی هەورامی مەبەستی ئەوەیە لەبەر ئەوەی ئەزانێ خۆیان چیان کردووە ئەزانێ خۆیان چیان کردووە باش بنەمێ شتێکی تر بڵێن تۆ ئەزانی ئەم لە 143 بەشێکی چییە ئەزانی بەشێکی چییە بەشێکی ئەو پارە زۆرەیە کە بە ناوی شیرینی نەوتەوە لە سەرتاوە لە شەریکاتەکان وەرگیرا دا بەشەکرا و کەس نێزانی چی لێ ئێستا خەڵک باشێ واتە کە ئەم شیرینی نەوت و ئەم کۆستە زۆرەی شەریکاتیان کرد شەریکات هەر کۆستێک بکە هەر خەرجێک بکە وەریەکرێت بەشێکی هۆکارەکەی ئەوەیە پارتی و یەکێتی کۆمپانیای خەدەماتی نەوتیان هەیە ئیشێک بە $1,000,000 بکرایە بۆ شەریکێت بە $5 ملیۆن
ئەم $5 بۆتەوەی شەریکە داوای خەرجەکانی زۆر بێسە لە پارەی نەوت بیگەڕێت هەر بۆ نمونە بڕۆ بۆ قەراق بزانە ئەگەر شەریکەی نەوت ئیشی کرده بێ چۆن بەرپرسانی ئەوێ قۆرەخیان کردووە و نەیانێڵا لە ماوەی ڕابردووە مەسەلەن زۆر کێن خەدەمات بۆ کۆمپانیا نەوتەکان دابینێت شەریکات یەکێتی و پارتی ئەو هەموو شەریکە سکیوریتی لە ڕابردووە لە حەقلەکانی نەوتدان و کوڕی بەرپرس هەبووە هەموو مانگە 6 دەفتەری خستۆتە باخەڵ لە کێڵگەی نەوتی قاتیکەرە ئەمانە لە نەتیجا بوون بەچی بوون بەوەی شەریکە پارەی شەریکە زۆر بێ نەک شتێکی کاگالی هەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نەوتارەکەی باسی لەوەی کرد کە خەتای حکوومەتی هەرێم نییە کە موچە دواکەوێ موچە دابەش ناکرێ ئاڵێ بەڵکو و فەرمانبەرانی هەرێم پێویستە ڕوو لە بەغدا بکەن چکە خەتاکە لە بەغداوەیە کە ئەوان پارە و بودجەی هەرێمی کوردستان نانێرن بۆی ئێمەش ناتوانین موچە دابشکەین پێتان وایە بەغدا پێویستە پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان و پاشان لە بەرپرسیارەتی یەکەم ئەگەر خەتای بەرداشت وێسە شەرحەکەم ئەبێ کێ تەعامل لەگەڵ بەغداکە ینی فەرمانبەری ڕوا لەگەڵ سەرۆک وەزیران ئەدانی پێ چۆن بێ حکوومەت بڕوادەوەمان دووەم ئێمە 200 ملیارمان هەبووە لە بەغدا بڕوا وانە 200 ملیارمان هەبووە لە بەغداوە نایە کە ڕەنگە بێت ئەگەر لە بەرمیلێ نەوت $11 بچێتە سەری 200 ملیارەکە پڕەکات بەرمیلێ نەوت بەراورد بە مانگی 8 زیاتر لە $40 چۆتە سەری زیاتر لە $75 نزیکەی $40 چۆتە سەری یعنی تۆ $10 بۆ نامێنێتەوە $11 زیاد ناکات ئەگەر $40 گران بێت $11 بەداخەوە یعنی هیچ حکوومەتێک نییە لە دنیا بڵێ خەڵکە بێ وا بکە و خەڵکە بێ وا بکە و حکوومەتەوەیە کە پێداویستەکانی خەڵکدا ژیانی خەڵکدا من پێتەڵێم یعنی تاکە یعنی هەرچی معادلەیە ئێمە تێکی داوام حکوومەت تاکە مەملەکەتە لە دنیا نەوت گران بۆ موچە نادرێ نەوت هەرزانتر بوو موچە هیچ کارێکی منطقی نییە یعنی کێشەکە ئەوەیە ناتوان چاکسازی لە نەوتا بکەن بەرپرس خۆی قاچاقچیەکە قاچاقچێتیەکرێ گەندەڵیەکرێ داهاتی وڵات کۆ ناکرێتەوە نای چارەسەری ئەمانە پێڕۆی یەخەی بە گریمان بەغا نەینات بەغا کاکەڵێن تۆ نەوتم نادەیتێ باشە خۆ نەوتی خۆتە فرۆشی بەسەر بەخۆ ئیلتیزام بە منەوە ناکەن نیشپات گریمان باشە هەرچەنە من باوەڕی تەواومەوەیە بێ هەرێمی کوردستان کۆی فایلینەوە بداتەوە دەستی عێراق و لە بەرامبەر عێراقیش کۆی شایستەی موچە و شایستەکانی هەرێمی کوردستاندا بەڵام ێستا واقعەکەمێ تۆ ئامادەنی نەوتەکە بدەیت ئەوش بەرە ئەوە بڕوالەوانەی پارن ئێچی ئەنیار بڵێ خەتای عێراقدا دوو من پرسیارێکی تری منطقیەکەم ئەگەر ئێستا هەرێمی کوردستان نەتوانێت موچە دابین ینی نەوت لە لووتکە گرانیە بە بەراورد بە 10 ساڵی باشە ڕسومات و باش زۆرە لەسەر قەڵ جوڵەی بازرگانی بازر کەواتە قەت ناتوانین کەواتە هەرگیز ناتوانین کەواتە شکستە ینی ئەوە نییە بڵێ ئێ باشە نەوت لەمە گرانتر چی دێبێ ڕسومات لەمە زیاتر بەڵام نایانێ بستە ژێربانی شکست بەڵێ کاگالی تا دێت نرخی کاڵا و شتومەک و پێداویستیەکان لەسەر هاوڵاتیان بەرزتر دەبێتەوە لە سەرەتای بەرنامەکەیە باسم لەوە کرد کە نرخی بنزین ئەگەر بە نمونەوەری گرین لەگەڵ پارە ئەم کاتەیە دوو هێندە نرخەکەی بەرز بۆتەوە تاکەی ئەم دۆخە بەردەوامە بێت تاکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەم جۆرە ژیانیان بەڕێ دەکەن لە وڵاتی نەوتیە معادلەیەکەی لە وڵاتی نەوتیە طبعا لە دنیا نەوت گران بێ هەموو شتێک گران بەتابەتی ئێستا شەڕی رووسیا و ئۆکرانیا هەیە تەسیراتی هەیە لەسەر خۆراکیش بۆ پێی ئەو ناوچەی سەبەتەی خۆراکی عالەمی بەڵام کە لە وڵاتی نەوتیە نەوت شت گران بوو حکوومەت واکە دەخلی تاک زیادکە دەخلی خەڵک زیادکە لێرەوانی نەوت گرانە بێ موچە و نوێشتیش گران بوو ئێخۆ بەلایکە بۆ بێ دۆخی دارایی باشتر ببێت لەگەڵ شت گران بوونە ینی هەرچی معادلەیە تێکمان داوە هەرێمی کوردستان تاکە شوێنە لە دنیا نەوت گران بێ خەڵک زەرەکات کاریگەری لەسەر دەخل ناکە و هەموو کاڵایەکش لە سوتەمەنیەوە بۆ خۆراکەوە نەدانی بۆ بەنزین بۆ سوتەمەنی برای عزیز تاکە چارەسەر یەک چارەسەر شتی تر نییە ئەوەی لە ناوخوا نەوت بخوا و بە شێوەیەکی دادپەروەرانە و بە نرخێکی کونجاو دابش کرد لە هەموو دنیا بگەڕێ من مەشرقی لە المەغرب هیچ وڵاتێک نادۆزیتەوە یەک وڵاتیش یەک حکوومەتیش یەک هەرێمی هیچ نادۆزیتەوە
نەوتی خاوی هەبێ پاڵاوگەشی هەبێ نەوت نەپاڵێ نەوتەکە ڕەوانەی دەرەوە بکە لە دەرەوە کولفەی قازانجی پاڵاوگە و کۆمپانیا و نەقڵ و گومرگ و دار و بە بچێتە سەری ئەو جابەنتوجات بێنێتەوە بۆنەوە پاڵاوگەکانی ناوخۆی خۆشیش بۆ عێراقیش ئەمە نییە ئەمە وتی یعنی تێکدانی هەرچی معادلەی اقتصادی و عقل و سیستەم وڵاتێک نییە باوەڕی بە پیشەسازی نەوتێ بێ و پاڵاو ئەمە هۆکار کاگالی سەرۆکی حکومەت دەڵێت توانیمانە ئێمە لە ماوەی کارکردنی ئەم کابینەیە لە دەستپێکی کارکردنی کابینەی ئەم کابینەی کە ئێستا تیایان توانیویانە چاکسازی بکەن لە حکوومەتە و توانیویانە کە مکوڕیەکانی کابینەکانی پێشوو بکەنەوە پێتان وایە لە ماوەی ئەم 4 ساڵەیە چاکسازی کرابێت خۆی شتەبێ بە فاکتی بکرێ وڵای برا و قاچاخی لەم کابینە دەست پێکرد پێشتر ئەو زەویە نایابانەی لە ماوەی ڕابردووە هەمووی براوە وڵا لە زەوی پێشتری شەبوویان هەر بەردەوام دۆسەی نەوتەوە ئەبینی یعنی مەسەلەن شتێکی تر بۆ بەڕێ سەرۆکی حکومەت ئەم بۆ ئەو لە ساڵ چلوویەکەی کە ئەوتێ باش ئەگەر نسبە بێ بە گرانبوونی نەوتە بێ داهات زیاد کەوانی شتێکی بەسیتە تەلەبەیەکی پۆلی 6 سەرەتایە باشە ئێمە لە مانگی هەشتەوە کە نەوت $75 بوو بۆ مانی پێشوو کە نەوت $96 بوو برێت هاتە $21 شۆسێ هەر $650 ملیۆن چۆن لە ساڵی بەداخەوە خەوت ئەوەیە کە ئەی بینێت سەر مەعاشێ بێت خەدەماتێ بێت ینی شێک نمونەی بەسیتی بۆ باسکەم لە مێژووی حکومڕانی دوای پرۆسەی ئازادیەوە تا ئێستا دۆخی سلێمانی بەقەدەر ئێستا خراپ هەرچی پرۆژەیە وەساڵ مەترێقی ناک پرۆژەکان هەموو وەساڵ ئەوە تا بینی خۆتان هەموو خەڵکەزانانی کێشەی خۆڵ و خاشاک و پینە و پەڕۆ حکوومەت پارەی پێنی حەزب پارەی پێوان ئەوە تا بە خەڵک موچەی مەسەلمانگی یەک وەرنێکیدا ینی بێکاری و بەتاڵەیەکی زۆر ڕسومات و باز لەسەر خەڵکی کاسب بە ئەندازەیەکی زۆر وایلاتوەی تر وایلاتوە خەڵکە ئێمە بۆ حکوومەتی شتێکی کەم مەگەر بۆ بمێنێتەوە یان نەمێت ینی من بۆیە خەڵک ئەوەیە کە دەستی بەریەکە کاک عەلی ئەم هەموو گرفتە هەیە لە هەرێمی کوردستانە بە بەرنامە لە تەلەڤیزیۆنەکانەوە با قسەکردنی چەند پەرلەمانتارێک لە پەرلەمانەوە لە هۆڵی پەرلەمانەوە و بە لە سەدا هەفتای دەنگدەر کە بایکۆتی هەڵبژاردننی کرد چارەسەری دۆخەکەی نەکرد پێتان وایە چارەسەری ئەم دۆخە چۆنە بێت چارەسەری ئەم دۆخە دروستکردنی هێزێکی ئۆپۆزیسیۆنی جددی بەرەیەکی جددی عەقڵانی ڕادیکال کە بەداعی عەقڵانی پێبێ فشاری مەدەنی دیپلۆماسی بکە خەباتێکی جددی مەدەنی بکە من ئەمەیە لە 2012 گۆڕان زۆر بەخۆت یانسە زۆر بەخۆت باکە قاچاخینە نەبوو ئەم تاڵانی زەوی ئەوانەوەکو ێسەر نەبوو حەسەڵیان لایی نەکرد با من یا با ئێمە هەمومان پێکەوە 40 پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆنی جددیمان هەبێت ناتوانن بەس شارەکەین بەڵام ێستا پێیان وایە ئۆپۆزیسیۆنێکی جددی نییە بەدین نییە هیچی وان نییە و ساحەکە چۆڵە و بۆیە تا ڕادەیەک بێمنێت کەی ئۆپۆزیسیۆنی گەوریان بینێتە دڵنیا لایانی دەولی و ئەوانش هەمووی زۆر باشتر فشارەکە و تەعاملەکە بەڵام ێسک بێمنەتن بەڵام ئەم بێمنەتیە بەدڵنیاییەوە ناچێت بەڵێ دروستبوونی ئەو هێزە لەلایەن کێوە بێت چێ ڕابەرایەتی بکات تۆ ڕابەرایەتی بکە من ڕابەرایەتێکم ئەو ڕابەرایەتکە ئەم وڵاتە پڕە لە خەڵکی باش پڕە لە هەزە من ڕۆژانە لە هەولێر وە لە دۆک سەدان کەسە بینم ڕۆژانە مانگانە سەدان کەسە بینم مبالەغە نەکرێت ڕۆژانە بەردەوامی خەڵکە بینم هەمووی تامەزۆی دروستبوونی هێزێکی جددیە بەڵام هێزێکی جددی مامەڵە نەکا بە ویشدانی خەڵکەوە کڕین و فرۆشتن نەکا بزنس نەکا بە دڵنیاییەوە خەڵک پشتیوانیەکە خەڵک ینی تۆ بگرەوە خەڵک بێ هەڵوێست نییە خەڵک بێ ئومێدە ئەمە جیاکرێتەوە ئەبێ ئومێد بگەڕێتەوە بۆ خەڵک ئومێد بەو شێوەیە گەڕێتەوە کە باس بەڵێ کاک عەلی بۆ تەواوی بڕیارەکان دەوترێت دەگەڕێتەوە بۆ سەرۆکی حکوومەت بڕیار بەدەستی سەرەکیە لە تەواوی هەرێمی کوردستانە بەڵام بۆ ئەگەر وەزیرێک بڕیاری بەدەست نییە بۆ نەمان بینی وەزیرێک دەست لە کار کێشێتەوە پۆستەکەی بەجێ بێڵێت
وڵا حکومڕانێکی حزبیە یعنی باوا بڵێ نەکەەوە من شتێتر باسکەم زۆرترین سەرنجی من تۆ لەم بەرنامە لەسەر نەوت وایە هەرسی حزبەکە پشتیوانی سیاسەتی نەوتیان کرد لە کۆبنەوەی سەرۆکاری زیاتر لەمەش ئەوەی دەسەڵاتی لە بە قانون بە یاسای نەوت و غاز ئەنجومەنی هەرێمیە بۆ کاروباری نەوت هەر لە یاساکە هەیە هیچ گرێبەستێک بەبێ ڕەزامەندیم ئەنجومەنە پەسەر ناکرێت کۆی پرۆسەی نەوت گرێبەستە کۆی پرۆسەی نەوت لە ئەلفەوە بۆ یا گرێبەستە باشە لە ئەنجومەنی هەرێمی نەوت و غازا پارتی دووە یەکێتی دووە گۆڕانیەکەواتە پارتی زۆری نەنی بۆ قسە ناکەن هەر کۆ نابنەوە تەنانەت ئەنجومەنەکە کۆ نابێتەوە قسەش ناکەن بەڵام پێمانەڵێ لە عێراقەوە دەست درێژیە کاتی سەر مافەکانی خەڵکی کوردستان و غەدر لە خەڵکی کورد باشە ئەی نەوتەکەی ئێرە ئەی دۆخەکەی ئێرە بۆیە گۆڕان یەکێتی دەورێکی باشیان نییە لەم دۆخاوە زیاتر لەمەش منەمێ شتێ لێرە ئەوەی تێگەشتو ئەمان تەدەخلی داهاتی نەوت ناکەن پارتی چۆن تەعاملی لەگەڵ ئاکایکە ئەوانیش تەدەخلی داهاتی سلێمانی ناکەن بەڵام لەم بەینازەرمەند یەکەم کێ سلێمانی بۆ کە تەدەخلی داهاتی سلێمانی ناکەن پارتی و حکوومەتی هەرێم بەقەتە یەک دیدار زەرەر ناکەن چونکە پارەی سلێمانی ئەگەر هەبێ هەر بۆ سلێمانی نەژمێ هەر خەڵکی سلێمانی قوربانی واتە پارەکە هەبێ پرۆژە هەیە دەرمان هەیە زبڵ کۆکرێتەوە باشە ئەو تاوکاری موچان کە نەبێ ئەوانە لە سلێمانی ئەوە سێ ڕەتی بە حکوومەتی هەرێم قسانەوە نییە بۆیە ئەو قسانەی بە یەکتریێڵێن لە میدیاوانە ڕاست نییە بڵێ کاگالی سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی سەبارەت بە یاسای نەوت و گازی هەرێم چوار سەرۆکایەتیەکەی هەرێم بڕیارەکەیان ڕەت کردەوە ئەم بڕیارە جێبەجێ بکرێت لە سوودی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سوودی قەواری هەرێمە یان بڕیارەکە جێبەجێ نەکرێت قەراری بژادەی عەقلانیە مەیەکە عەرز دەکەم وەفدێکی هەرێمی کوردستان بڕوا بڵێ ئێمە هاتوین ئامادەین بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە بەم شێوەی خوارەوەی فەرموو وەرن خۆسپا نایەت لە عێراقەوە دێن بۆ سەر حەق لە نەوتەکان فەرمووەرن ئینتاژ ببینن سەیری گرێبەستەکان کەن بەردەوام وردبینی کەن چەندێ بۆری ئەڕوا چەندێ نەوتە ڕوا بڕوا وردبینی دواتر ئەڵێ هەمواری گرێبەستەکەم ئەگەر دەتوانی هەمواری گرێبەستکەیت و پیاچووتەوە لەگەڵ شەریکاتە فەرموو چۆن هەموارێکەکەیت و چ گرێبەستی کێڵگەنەوتەکان چ گرێبەستی بۆری نەوت کە زۆر خراپە گرێبەست هەموارەکەی تۆپی کرد ئەڵێ نەوتەکەی فرۆشم زۆر باشە بیفرۆشە بە $10 پارەکەی بۆ خۆم پارەکەی بە $10 زیاتر پارەکەی بۆ لە بەرامبەرە شایستەدارەکانی فەرمانبەرانی کوردستان دابیر کە ئەو کاتە بە دڵنیاییەوە لە بری $350 ملیۆن $800 ملیۆن دێتە ئەگەر تۆ هەموو ئەمانەت دا بە عێراق ئەو پارەکەی هەرنەنا ئەو کاتە هەموو خەڵکی کوردستان ئامادەی بەرگری کایان ئەمە بژاردەی ژیران بەڵێ کاک عەلی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نەک بڕیارەکە بەڵکو دروستبوونی دادگای فیدراڵیش بەنادەستوری ناو دەبات باش نییە قسانە باش نییە زمەت ناکە چکە تۆ ئەزای چۆنە واقعەکە قووەت لای کێ هێز لای چێ لای عێراقە ئەنی دایان کاتی فشاری بەدەسەوەی عێراق بژاردەی ژیر ئەوەیە میلەتەکە تووشی نەهامەتی بژاردەی ژیرانەوە بەڵێ کاگەلی بە دەرفەت ێزانم بەدەر لە بابەتی موچە و گرانبوونی نرخی کاڵا و شتومەک و پێداویستەکانە سەر هاوڵاتیان بەڕێستان لەگەڵ ئەندام پەرلەمانێکی دیکە سکاڵایەکی یاساییتان لەسەر کۆمپانیایەک تۆمار کرده بوو کە دەرمانی نایاسایی هێناوە بۆ نەخۆشخانەکانی شێرپەنجا ئەو سکاڵایە بە شۆ گەشتووە وەڵای ئێمە ڕەوانەی داواکاری گشتی و دەستەی نەزاهەمان کردووە قسەمان لەگەڵا کردوون ئەوان ڕێکاری یاسایی سپاس بۆ بەڕێز علی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان کە بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت لە شاری هەولێرەوە سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هیوای کات